گەلۆ ji ber çî hetanîha hikûmeta nû ya Amerîka çi pêngav berev cêbicêkirina siyasetên Trump nehavêtine û gelo civaka Îranê çi karvedan li hember van siyasetan heye. لەگەڵ ما خانم بەفراو نووری نووسەر و شیکەرەوە زۆر بەخێر بێی کاتێکی ئەوە بوو کە گەشتە استودیۆ دەزانم دەمانەوێت باسی کاردنەوەی ئێرانیەکان بکەین لەسەر سیاستەکانی ترۆمپ بە تایبەتش قەدەغەکردنی هاتوچۆ چۆن بووە تا ئێستا؟ لە ئێران سێ جۆر کاردانەوە هەیە خۆی کە هەر کامیان بەپێی بیرروبۆچوونی لایەنە سیاسیەکان و خەڵکی سەرشەقام لەوانەیە کاردانەوەکانیش خۆیان جیاواز بن بەڵام خاڵی هاوبەشی هەموو کاردانەوەکە ئەوەیە کە هیچ کام لە کاردانەوەکان لە بەرژەوەندی سیاسەتەکانی دەوڵەتی ترامدا نیەن من بۆ خۆم کاردانەوەکان دابەشەکەمە سەر سێ بەش یەکەم کاردانەوەی کۆنزەرواتیڤەکانی ئێرانە کە خۆشیان وەک ئەقلێتی یان وەک ئەقلێتی ترامپ وایە لەسەر توندڕەوی دەژین کاردانەوەشیان بێگومان کاردانەوەیەکی توندڕەوانەیە و ئەمەش وا دەکات زیاتر لەسەر ڕاستی دروستی سیاسەتە پێشینەکانیان بەردەوام بن و ئەمەش پێشیان خۆشە و هەروەهاش کە دەزانین تاقیکردنەوە موشکیەکانی ئەم دوایانە خۆی پێشوازیەک بوو لە ئەو هەڕەشە و بڕیارانەی دوایی ترامپ. دووهەمیش کاردانەوەی ڕێفۆرمخوازەکانە کە لەوانەیە لە ئاستی نزیکدا پێگەیان زۆر لاواز بکە و چیتر نەتوانن باس لە کرانەوەی ئێران بکەن بەرامبەر بە ئەمریکا. کاردانەوەی تریش کاردانەوەی شەقامی ئێرانە بەڵێ کە ئەگەر وەکو تا ئێستا خەڵکێکی زۆر لایەنی هیچ جۆرە سەر بە هیچ لایەنێکی سیاسی نەبوو بێتن لە ئیستادا بڕیارەکانی ترامپ وای کردووە کە جۆرە هەستێکی نەتەوایەتی دروست ببێ لە ناو خەڵکە و ئەوەش وا دەکات پشتی سیستمی ئێران و ڕژیمی ئێران بگرندش بە بڕیارەکانی شیکردنەوەی هەیە زۆر لە خەڵکان من بیستومە لە هەندێک کەسا دەڵێن کە ئەم سیاستەکانی ترامپی ئێستا بە شێوەیەک وایە کە جوڵانەوەی جەماوەرە لە ناو ئێراندا تا چەند ڕادەیەک تۆ کە تۆ ئەپشنی سیەم یان کاردانەوەی سیەم باست کرد دەمووی زیاتر لەسەر ئەوە باسکەیت تا چەندێک ئەمە ڕاستە بەڵێ بێگومان خەڵکی ئێران خۆیان تا ڕادەیەکی زۆر خەڵکێکی نەتەوەیین ئەوەش ئێران خۆی بەردەوام سیستمی ئێران بەردەوام بۆ شتێک گەڕاوە کە بتوانێت ئەو هەستا پەرە پێ بدا لە ناو خەڵکاوە کەڵکی لێ وەربگرێ بۆ کاتی تایبەتی خۆی هەروە کە دەبینین ئەزمموی شەڕی ئێران و عێراق ئەوەی سابت کرد ینی سەلماندی کە خەڵکی ئێران لە دقی لە کاتی خۆیدا پشگیرێکی زۆر پانوبەرینیان لە سیستمی ئێران کرد ئیستەش ئەو ئەزممونە خەریکە دووبارە دووپات ئەبێتەوە بڕیارە تونڕەوەکانی ترامپ وای کردووە کە خەڵک جارێکی تر ینی ئەو هەستیان لەلا دروست بێتەوە و بتوانن ینی وردە وردە بەرەو لای سیستم دژی ترامپ بڕوانەوە گەڕێنەوە. بەفراخان لە ساڵانی 1970 دەست بدایەتی ساڵ 1970 پەیوەندیەکانی ئەمریکا و ئێرانی دیپلۆماسی بڕابوون بۆ ئێرانیەکان چاوەڕێ ئەوە بکەن کە سیاسەتێکی کراوە لە بەرامبەر بە ئێرانیەکان بەڵێ ڕاستیەکەی ڕاستە ینی پەیوەندیەکی ئۆتۆ ئاسایی لە نێوانی ئێران و ئەمریکادا قەت نەبووە بەڵام پێش شۆڕشی ئێران لە زمانی شای ئێرانە ڕێکەوتنێک بە ناوی ڕێکەوتنی مەوەدەت لە نێوانی ئێران و ئەمریکا هەبووە کە بە پێ و لەسەر بناغی ئەو ڕێکەوتنە هەردوو لە توانیوانە ئازادانە خەڵکەکانیان هاتوو چۆ بکەن ڕێکەوتنی ئابووری لە نێوانیانە هەبێت ئێران قەت ئەوەی نەویستووە کە خەڵکەکەی هاتوو چۆی دەرەوە بکەن و سەردانی ئەمریکا بکەن بەڵام هەر کاتێک کە ویستی بێتی دژی ئەمریکا شتێک سکاڵایەک تۆمار بکە لە ئاستی نێونەتەوەیە ئاماژەی کردووە بە ئەو ڕێکەوتنە و دژی ئەمریکا بەکاری هێناوە ئەوەی یەک دووهەمیش دووبارە بۆ ئەوەی کە بتوانێت پێگەی خۆی لە ناو خەڵکا بەهێز بکات کەڵک لە ئەو مەسلەیە وەرەگرێ و ئەوێ بڵێ من لە پشتی ئێوەم و خەڵکی ئەمریکا و سیستمی ئەمریکا دژی مردمی ئێرانە. بەفراخان زۆر سپاسکانی خۆش خایشەکەم بەفرانووری نووسەر و شیکەرەوە میێوانە کورد کۆنەکشن بوو.